بە ڕێگەیەکی سەخت و دژوار لەگەڵ تیمێکی چوارکەسی کە پێک هاتوون لە دوو کارمەندی بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی و مامۆستا و خوێندکارێکی زانکۆی هایدلبێرگی ئەڵمانی بە چیای پیرەمەگروندا سەر دەکەوین بۆ گەیشتن بە دۆڵی ڕەبەنە. پێش گەیشتنمان بە دۆڵەکە تیمەکە وێنەیەکی هەڵکۆڵدراویان نیشانداین. ئاسارەکە ئەو تقریبان عمری ئەم ئاساری لێم ناوێت 2000 کە وێنەکە بەپێی سەرچاوە مێژوویەکان پاشایەکی ئەشکانیەکان بۆ لە 2000 ساڵ لەمەوبەر کە لە دامێنی چیاکە لەسەر تاشە بەردێکی گەورە لە چوارچێوەی لا کێشەیەکدا هەڵکۆڵدراوە کە درێژەکەی 188 سانتیمەتر و پانیەکەی 80 سانتیمەترە. هەتا گە زۆر تۆزێت تەرکیز کوێتە سەری دیقەتی بێ سەرێکی کابرایەکی باڵایەکی بابناوەندی هەیە نە زۆر بەرزە نە زۆر کورتە لە حاڵتی لای وەستاوە بەس لە بەم شکڵە هەستەکەی لە حاڵتی ڕۆشنایە قاچی چەپی لە پێشەوە و قاچی ڕاستی هاتۆتە دوا بڵێ و بڵێ بەرزی بکاتەوە بۆ ڕۆشتن. پێچێکە لە پاشەکانی فتری ئەدیابین پاشای ئەدیابین پاشای فتری فرسی ئەشکانی دیقەتی کڵاوەکەی بە کڵاوێکی قوچەکی لەسەرایە قردێلەکەی بە کڵاوەکەوێتی گریاوە هەردوو کلچی قردێلەکەی هاتۆتەوە دواوە دەموچاوی لەسەر لایە ڕیشێکی مامناوەندی هەیە هەتا ئەگە زۆر تەرکیز بکەیتە سەری چاولوتی بە دەرەوەیە دوایی یەک سەری جلوبەرجی هەیە و جلوبەرجی وەکو جلوبەرجی ڕۆبێکە لە بەریا دەستێکی بەرز کردێتەوە سوڵجانێکی پێەیە هەندێک لە کەمەرەکەشیا پشتێنێکی پێوەیە بەس بەداخەوە تەبیعەت تۆزێت تەسیری تێکردو تۆزێ شێوانێتی هەنگاونان بەرەو دۆڵی ڕەبەنە دەستی پێکردەوە. ئەو شوێنەی لە ساڵی 1950ەوە لە نەخشەی شوێنەوارناسی تۆمار کراوە و لە دوای ساڵی 2003ەوە چەندین تیمی بیانی بۆ لێکۆڵینەوەلی سەردانیان کردووە. تیمەکان ساڵانە سەردانی دەکەن تاوەکو ئێستاش نەگەیشتون بە ئەنجامی کۆتایی لە لێکۆڵینەوەکانیان. تیمەکەی زانکۆی هایدلبێرگ لێکۆڵینەوەیان بۆ ئەم ساڵ تەواو کردووە و ساڵێکی دیکەش بۆ هەمان مەبەست دەگەڕێنەوە. ئێمە لە دۆڵی ڕەبەنین جێگەیەکی جوان و دڵڕفێنە چەند ساڵە کە لێرە کار دەکەین بۆ ئەوەی بگەین بە تەواوی چیرۆکە مێژوویەکەی کە هەیە. ئەوە ئەم ساڵ زیاتر کارمان لەسەر کرد و بە دەدەچوونمان بۆ کردووە. دوو پلیکانەمان دۆزیوەتەوە کە پێ دەچێت ئەم جێگەیە جێگەی پەرستن بۆ بێت یان شوێنی پیاسەکردن و حەوانەوە بۆ بێت. ئێمە بەردەوامین لە بۆ دوواداچوون لێرە بە هاوکاری خەڵکی ناوچەکە زۆربەی کات بە درۆن و کامێرا وێنە دەگرین بۆ ئەوەی وردەکاری زیاترمان دەست بکەوێت. شوێنەوارەکە پێکاتۆ لە قەڵایەکی گەورە کە بەشێک لە لووتکەی چیای پیرەمەگرون بە دیواری بەردین دەورە دەدات کە ئەو بەردانی تیدا بەکاراتون قەبارە گەورەن و سەرچاوە مێژوویەکان دەڵێن شوێنەواری میننشینێکیان فەرمانڕەوایەکی گەورە بووە. جگە لە دیوارە بەردینەکە دوو پلیکانە و پەیکەرێک و چەند ئەشکەوتێکی شوێنەواری لە دۆڵەکە هەیە. لێکۆڵینەوەکانمان دەست پێ کردووە لەسەر هەموو خاڵەکانی ئەم ناوچە مێژوویە و دەمانەوێت لەسەر خاڵ بە خاڵی بوەستین بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەست بکەوێت بە تایبەت ئەو گۆزە و پارچە مێژویانەی لە دۆڵی ڕەبەنە و میرقۆڵی دۆزراونەتەوە. دەمانەوێت لێکۆڵینەوەی زیاتر بکەین بەردەوام دەبین لەسەر لێکۆڵینەوەکان بۆ ئەوەی لە داهاتوودا ئێرە بکەین بە جێگەیەک کە خەڵکی سەردانی بکەن و هەمووشت بزان لەسەر مێژوەکەی. ناوچە مێژوویەکە دەکەوێتە سنووری گوندی خەرەچەتان لە دووری 40 کیلۆمەتر لە باکووری ڕۆژاوای سلێمانی. چیرۆکە مێژوویەکە لە لای خەڵکی گوندەکە شێوازێکی دیکەی هەیە کە دەما و دەم بیستویانە. ئەمە منتیقە پیانەوت قادرمەکان و گاورکارەکان با پیرمان پیانەوتین وەکو گاورکارەکان کە پیانەوتین گاورکارەکان ئێمە شەرمەمەزانانی ئەمە گاور و کافرن بە دینی ئیسلامی خۆمن پیانم گاورەکان نەمانەزانانی بڵێن شوێنەوارەکان یعنی کەی چەند کۆنە و گەڕاوەتە بۆ چەند ساڵ لەمەوە پێش و چیۆنە و چۆن نییە هەریان و گاورکارەکان. لە هەرێمی کوردستان جگە لە مۆزەخانە تایبەتەکان تەنیا 4 مۆزەخانی شارستانی هەیە و هیچ مۆزەخانەیەکی نیشتیمانی نییە. بە پێی گوتەی بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێمی کوردستان تاوەکو ئێستا تەنیا لە 140 ڕوپێوی شوێنەواریان کردووە.
ژمارەی ناوچە شوێنەواریەکان زیادیان کردووە و بە جۆرێک کۆی ئەو ناوچە شوێنەواریانەی لە هەردوو قۆناخی پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین دۆزراونەتەوە لە لای ئەوان ژمارەیان دەگاتە 5300 پێشابەختیان ڕوودا و دۆڵی ڕەبەنە دەچیای پیرەمەگرون.